سەرۆکی ئەمریکا پێشەوە سەرۆکی فەڕەنسا هێمن باوکی یەکێک لەو منداڵانی خورماتووە کە نەخۆشی ئۆتیزمی هەیە و باس لە سەختی پەروەردەکردنی دەکات. ئێمە وەکو باوک و دایکی خاوەن منداڵک خاوەن پیداویستی تایبەت بە تایبەت ئۆتیزم مەعاناتمان زۆرە. یەکەم نەمبوونی سەنتەر لەم شارە قوتابخانە نییە، دووەم کەم تەرخەمی حکوومەت بەرامبەر ئەو مناڵێلە کە بۆ دابینکردنی موچە و بژێوی ژیانیان چکمەگەر موچەیەکیان هەبێ من لەخوا بە زیادە مناڵەکەی خۆ موچەیە بەڵام زۆربەی زۆری نییانە، زۆربەی هەرە زۆری نییانە، چکمەگەر ئەو موچەیە هەبێ ئەتوانێت هاوکاریەکی بۆ هاوکاریەکە بۆی بتوانێت پێداویستەکانی دابین بکات. پێشەوە لەگەڵ هێمنی باوکی لە گەڕەکەکەیاندا دوو مناڵی دیکەی ئۆتیزم هەیە و ڕۆژانە چەند کاتژمێرێک لە دەرەوەی ماڵ وەرزش دەکەن. بەڕاستی ئەمە بڕێ من کۆمەڵی مناڵەیەکشی نەخۆشی ئۆتیزمی هەیە هیچ شتێکیان بمان نەگرە حکوومەتی یاریمە کوردستان نە حکوومەت یاریمە کوردستانە حکوومەتی بەغا پێویستیمان بە سەنتەرێکی ڕاهێنانەیە بۆ مناڵەوانی سێ خۆمان تەنانەت خۆمان میوان دەما مەسای مناڵەکان هەموو ڕۆژێ ئەیان تێرین بۆ ئەم ساحەیە یاریان پێکەین و ڕایان پێکەین. باوکی ژیار هەرچەندە لە سەرکارە هەمیشە بیری لای ژیاری کوڕێتی. ژیار یاخوا باش بی باوەگیان دەرمە چۆمە چۆ بۆم لاولا باشە تۆ زیاتر خۆم تێمەوە بۆ ماڵ باشە. ئەم مناڵانە زۆر هەستناسکن، زۆر پاک و بێگەردن، زۆر سادە و ساکارن، پێویستیان بە مڕاعاتەیە، پێویستیان بە درێژکردنی دەسی هاوکاری هەیە بۆیان، بۆیە حساب نەکردنیان بۆ نەکردنیان لە کۆمەلگایە ئازاردانیان لە کۆمەلگایە خەڵکی وان نەزانی هەستی پێ ناکەن بگە هەستی پێکەن و ئازاریانیشی ئەدا. بۆیە داواکارین لە هاوڵاتیان ئەگەر گوڵ نابن بۆ ژیانی ئێمە دڕکیش نەبن بۆ گیانمان ئازارمان مەدەن هاوکارمان بن تکایە لێمان تێ بکەن لە بری ئەوەی ئێمەمانە بینە سنتەرێک ڕاهێنانن پێ بکەین چۆنێتی هەڵسوکەوتکەن لەگەڵ کۆمەلگایە. پەروەردەکردنی منداڵانی نەخۆشی ئۆتیزم لە خورماتوو ئەرکی خێزانەکانی قورس کردووە و بەکردنەوەی سنتەرێکی ئۆتیزم لە شارەکە بەشێک لە خەمی دایک و باوکانی ئەو منداڵانە کەم دەکاتەوە.